بەڵێ سڵاوتان لێبێت ئێستا کارەکانی خولی پێنجەمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب دەستی پێکردووە کە بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام دەبێت. بێگومان بە درێژایی ڕۆژانی ئەم پێشانگایە کەسانی سیاسی و لەسەر جەمبوارەکان ڕۆشنبیر و هاوڵاتیانی ئاسایی سەردانی پێشانگاکە دەکەن. ئێمە لەم سۆدیۆکراوەیە بە دەرفەتی دەزانین کە بۆ ماوەی ئەم چەند ڕۆژە باز لە بارودۆخی هەنووکەی ئێستای هەرێمی کوردستان بکەین لە ڕێگەی و میوانانەی کە دێنە پێشانگاکە و سەردانی پێشانگاکە دەکەن. ئێستش بۆم سۆدیۆکراوەیە بەڕێز لەتیڤ نێروێی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانمان لەگەڵ دەبێت بۆ باسکردنی هەندێک بابەتی ڕۆژ و گەرمی هەرێمی کوردستان بەتایبەت نێوانی یەکێتی و پارتی. کاک لەتیڤ زۆر بە خێراتی زۆر سپاس ئەرکرد کێشە. کاک لەتیڤ سەرەتا با بپرسین دوای سەرەتا باوەکو هاوڵاتیەک بپرسیوازە ئەوەت پێ خۆشە کە کردنەوەی پێشانگایەکی ئاوا لە شاری سلێمانی پێشانگای کتێب چۆنی دەبینن؟ کردنەوەی پێشانگای کتێب لە هەر شوێنێکی کوردستان بێ زۆر پێمان خۆشە لەبەرەوەی کتێب هاورەیە، بەڵام ئەو هاورەیە کامیشە ڕێچکە و ڕێگایەکی ڕووناک پیشانی کەسەکە دەدات و کتێب چرایەکە تەنها بوو بینین چاو نییە بەڵکو بوو ینی ڕووناکێکە بوو مێشک و خۆراکێکە بوو مێشک و هەمیشە معریفە بە و کەسە دەدا و پێشانگا بە شێوەیەکی گشتی کۆکردنەوەی کەلتورەکانە، معریفەکانە، زانستەکانە، بیر و هزر و فیکرە جیاوازەکانە بە تایبەتیەوەی کە لە سلێمانیە وەکو سەرچاوەکان باز دەکەن 5 ملیۆن کتێبێک دەبێت. ئەمە بەڵێمەی وڵاتێک بە تاکید ئەمە سوودی هەیە بۆ هەموو تاکێک جا سیاسی بێ، هونەرمەند بێ، خوێندکار بێ، بەڵام وەکو سەرچاوەیەکی گرنگە بۆ کەسانی ئەکادیمی ئەوانەی کە پێویستیان پێێتی بوو توێژینەوە بۆ خوێندکاران و قوتابیان ئەوانش بە تاکید پێویستیان پێێتی بوو یان قەرەباڵغی دەبینین. ئەمە بێگومان نیشانەی گرنگی تاکەکانە بە پێشان لە پێشانگاکە بچینە دەرەوە بچینە سەر بارودۆخی سیاسی بە تایبەت نێوانی یەکێتی و پارتی. کۆبوونەوەی ڕابردوو بڕیار بوو کۆبوونەوەیەکی دیکە بکرێت و 3 لیژنەشپێ گەنراوە لە بوارەکانی ئەمنی سیاسی کارژێڕی بۆ ئەوەی کە باز لە هەمگلەکانی پارتی لە یەکێتی هەمگلەکانی لە یەکێتی لە پارتیش و بۆ ئەوەی ئەم 3 لیژنەیە کارەکانی خۆیان بکەن. کارەکانی ئەم 3 لیژنەیە بەکوێ گەشتووە و کۆبوونەوەی داهاتووی نێوان یەکێتی و پارتی کەی دەکرێت و لەکوێ دەکرێت؟ ئەمە ینی بە شێوەیەکی گشتی ئەوا دەکەین نەک تافاسیل دەتوانین بڵێن ئەو کۆبوونەوەی کە کرا لە پیرمام ئەنجامێکی ئەرێنی هەبوو لەبەرەوەی چەند ساڵێک بوو ساردیەکی زۆر لە نێوان هەردوو لابوو و جۆرێک لە گرژی لە نێوان ئەم دوولانە بوو، گرژی سیاسی، گرژی میدیایی و جۆرێک لە دابڕان دروست ببوو. تاوان ئەمە هیچ کەسێک هیچ لایەنێک نە ئەم دوولانە نەوەکو خەڵکی کوردستان سوودمە نەبوون لەو وەزعە، بەڵام کە بڵێن ئایا لەو کۆبوونە هەموو شتێک کوتای پێیان نەخێر، چونکە لەبەر تو چەند ساڵێک کێشەیەکی بەردەوام، ناکوکێکی بەردەوام، پەیامێکی دژبەریەکی بەردەوام لە 3-4 ساعتێک هەمووی کوتای پێ نایە، بەڵام دەتوانین بڵێن ئەو گرژی و ساردیە خاو بوونەتەوە و ئەو پەیوەندیە نائاساییە ئێستا توانین بڵێن جوورێک لە ئاسایی بوونەوەی پەیوەندیەکە زۆر باشە یاخود ئاساییە ئاسایی بووتەوە و بەڵام هەوڵەکانیش بەردەوام وای باشتر ببێ و ئەوەی بینیمان دوای کۆبوونای پیرمام ئەو کۆنفرانسەی لە دهۆک بوو بەشداربوونی لە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک پاڤڵ تاڵەبانی و هەڤاڵ قوبات تاڵەبانی لە پارتیش بەڕێزان کاک نێچیروان بارزانی و کاک مەسوود بارزانی و ئەو پەیوەندیە جوورێک لە پەیوەندیەکی کۆمەڵاتی لەوێ دروست بوو و ئەو پەیامەی کە لەوێ ئاراستە کران هەمووی پەیامی ئەوە لەسەر زەرورەتی ئاشتەوایی و ڕێخسی ناوماڵی کورد و خامادەکردن بۆ ئەو پێشاتانەی کە ئەو گۆڕانکاریەکە ئەمە ئێمە تەفاسیلەکەی لیژنەکان من ناتوانم باسی بکەم بڵێم کارەکانیان بەکوێ گەشتوە تا ئێستا ناتوانم لەسەرەوە قسە بکەم، بەڵام وەکو کاک نێچیروان بارزانیش و یعنی ئەبێ گەشتبینانە سەیری وەزعەکە بکەین و ئینشاءڵڵا ئێمە گەشتبینی لە ئایندەدا چونکە بەرپرسیارەتی هاوبەش لە سەرشانی ئەم دوولانە ڕوودا و پێشاتەکان وا لە هەر دوولان دەخوازن کە پەلەیەکی زیاتر بکرێ بوو لێک نزیک بوونەوە و بۆ گەشتن بە لێک تێگەشتن و پاشان ڕێکەوتن، چونکە ئێمە بە ڕێکەوتن دەتوانین ڕوبەڕووی هەموو ئەو تەحەدیانە ببینەوە کە
تەحادان ئێستا لەسەر هەرێمی کوردستان لەسەر بەرژەوەندەکانی گەلی کوردستان لەسەر قەوارەی هەرێمی کوردستان وامە بوو ناوچە دابڕێنراوەکانی شەڕ ڕاستە بوو وەکو کورد و بەغداش هەر ڕاستە لەبەرەوە ئیرادەی ڕێکەوتن بەهێزترە لەوەی ئەو ئیرادەی ڕێکەوتن بە ئاراستەی ڕێکەوتنێکی نوێ لە نێوان یەکێتی و پارتی یاخود ڕێکەوتن بۆ ئەوەی کە ئەو گرژی لە ماوەی ڕابردوودا هەبوو کۆتایی پێبێنێت یاخود ڕێکەوتنێک لە وەکەوەی کە باس دەگرێت جێگرەوەی بێ بۆ ڕێکەوتنی استراتیژی ڕێکەوتن تەنها بۆەوە نییە کە گرژەکان خاو ببنەوە ڕێکەوتن بۆی ڕێ بکەون و ڕێکەوتن بۆ ئەوەیە وەکو جاران هەمیشە کە ئەم دوو هێزە ینی خاوەن یەک ئیرادە و یەک پەیام و یەک بەرنامە بوون توانیوانە دەستکەوتی زۆر بگەلی کورسان بەدەست بێنن ئێستاش وا چاوەڕان دەکرێەوە هەز دەکرێت ینی ناوچەکە لە هەژانێکدا گۆڕانکاریکی دیکە بێتە پێشەوە ئەگەر ئێمە بە یەک ئیرادەیی خۆمان ئامادە بکەین ئەکی دەستکەوتمان دەبێت ئەگەر هەر لایەنێک بۆ خۆی و دژی ئەوی تر بێ ئەو دەستکەوتنەکە هەشمانە دەکەونە مەترسیاگلەتیف تایبەت بە پرسی هەڵبژاردنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی هەڵبژاردنە لەو وادەیە کە دیاریکراوە ساڵی داهاتوو بۆ کەس هەیە وتوێت ئێمە ئامادەنین ئەمە حیزبەکان ئەڵێن ئامادەین بەڵام ئایا بزانم یەکێتی نیشتیمانی کوردستان تۆ جەنابەت ئەندامی سەرکردایەتی یەکێتی ئێستا لێرە نمایندەی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەی لە نێوخۆی خۆتاندا ئەوەندەی باس کرابێ ئایا ئامادەن بۆ ئەو هەڵبژاردنە ئێمە نەک ئامادەن ینی ئامادەکاریمان کردووە ئێمە ئامادەکاریمان کردو ئەوەی ناوچە دابڕێنراوەکان جاری گرنگاوە کورد لەوێ بەهێمنی و بە بەرپرسیارانە بە ڕوحەتێکی نیشتیمان پەروەرانە و نەتەوەیانە مامەڵە لەگەڵ ناوچە دابڕێنراوەکان بکەین یەخەی یەکتر نەگرین لە کەرکووک و لە نەینەوە و لە دیالا ڕکەبەری ترمان هەیە ئێنابێ ئێمە وەکو کورد خۆمان بە ڕکەبەری یەکتر بزانین گرنگەوە کورد لێ بتوانین کورسی زۆر بەدەست بێنم بۆی وەکو کورد بتوانین لە پێکێنانی ئیدارەی کەرکووک و شوێنەکانی تر زۆرترین کورسی ئێمە بێ زۆرترین دەسەڵاتی ئێمە بۆی زۆرترین دەورمان هەبێت لە چارەسەرکردنی کێشەکان بووە ئێمە لە ناوچە دابڕێنەکە پەیامەکەمان دژی هیچ لایەنێکی کوردستانی نییە ئێمە خۆمان بە ڕکەبەری هێز و لایەنە سیاسەکانی کوردستانی دانانین خۆشبەختانە بە شێوەیەکی گشتی هێزەکانیش بەشی زۆر هێزەکان بە هەمان شێوە بەڵام گرنگە یەکێتی و پارتی لە ناوچە دابڕێنراوەکان یعنی ئەو هێوربوونەی لە پەیوەندەکانە لە هەولێر و لە دووک و لە سلێمانی لە نێوان ئەم دوو هێزایە ئەمە ڕنگ بداتەوە لە ناوچە دابڕێنراوەکان بە تایبەتی لە بانگەشە بۆی بەم وەزعە دەتوانین بڵێن کورد زۆری ناچێ بوو دەنگدان بەڵام بیتەوە سپاس دەکەم ئەم بارودۆخی کە هێچۆ تۆ باسێکی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەو ناوچانە لە نێوان یەکێتی پارتی بەدیەکرێت گرنگە ئەمەش بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەدی بکرێت و وەڵامی ئەو پرسیارەشم بەڕوونی وەرنەگرت یەکێتی ئامادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە لە وادی خۆیدا وتم خۆمە ئێمە لە هیچ شوێنێک نامانتوە ئامادەنین ئێمە ئامادەکاری دەکەین بۆ هەڵبژاردنە یعنی لە هیچ شوێنێک لە هیچ کۆبوونەوەیەک لە هیچ کەناڵێک لە هیچ سەرچاوێک داوای ئەومان نەکردوە بڵێن ئێمە لەگەڵ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی ئەوە یەکێتی پارتی ینی چەند کۆبوونەیەکیان کرا ماوەیە ئێمە باسی ئەومان نەکرا ئێمە باسیەوە کورد بە یەکگرتووی بە یەک ئیرادەی خۆی ئامادە بکە و ئەمە لە کوردستانی شەبەتاکی تەبای لێوە نێوان ئەم دوو هێزە لە بەرژەوەندی ئەم دوو هێزەدایە و لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا لە بەرژەوەندی ئایندەی هەرێمی کوردستاندا دەستپۆش لەتیف بەڕێز لەتیف نێروی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەم ستۆدیۆ کراوەدا لەگەڵمان بوویت زۆر سوپاس بەڵێ من دەگەڕێمەوە بۆ لای ئێوە ئێمە لە گەشتەکانی داهاتوو هەوڵ دەدەین لە ڕێگەی میوانداریکردنی کەسانی جیاواز لە پسپۆریەکان لە بارودۆخی سیاسی هەم ڕۆشنبیری هەم کۆمەڵاتی هەم ئابووری لە ستۆدیۆی کراوی کوردستان 24 لە خولی پێنجەمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لەگەڵتان بەردەوام بین.